والله کوڕەکەم لە پۆلی 12 ساڵە بۆ یەک بابەت دەگەڕێتەوە بیرکاری داوا لە وەزیری پەروەردەکەم لەرمی بنوێنێ 38 کەن بە 5 بەشکری شەڵە دەرچنم ساڵ لێک بابەت هەیە. تا کوڕەکەی بەڕێزەمە 4 ساڵەتی لە پۆلی 12 بەڵێ داواکارێکی ئێوە چییە ئەوەیە کە وانەیەکی بۆی بکەن بۆی بکرێ بە 5 بەڵێ پەڕینەوە بکرێت شتێک. باشە ئەم وانەی کە بووی هاتوۆتەوە خۆی کەمتر لە 5 هێناوە یاخود کێشەی هێناوە لە 38 هێناوە لە ئیمتیحانەکەیە. ئێوە داوا دەکەن 38 بۆ کرێ 5. بەڵێ ئێوە بۆچی ئەم داواکارتانەیە کە 12 دەرەجێ بۆ زیاد بکرێت؟ وڵی 4 ساڵە ینی لە پۆلی 12 ینی 4 ساڵ زۆرە لە تەمەنی مناڵێک ینی ئێستا خۆشی لە ماڵەوە زۆر وەزعی خراپە بۆیە خۆشی نەهات لەبەرەوە داواکاری هەیەش. ئێوە داواکاریەکەتان چییە بۆ وەزیری پەروەردە؟ 38 بکەن بە 5 پەڕینەوە بکەن بۆ یەک دەرسەکان شتێک لەو بابەتە. ئەگەر بۆی نەکرێ ئەوە چی دەکەن؟ وڵی چی بکەین شکری خواکەین هیچم بۆ ناکرێ. من کوڕەکەم بڵێن هەموو ساڵێکی مەکتەبی بە یەکەمی بەسەر بردو بز لە 12 وای لێ هاتوات هەر لە 12 دەرناچ.